حکوومەت یارێمدان بەکەم و کوڕی گەورە لە لیستی موچە دەنێت و داوا لە بەغدا دەکات چاوپۆشیان لێ بکات. وای زیادبوونی هەڕەشەی گروپە چەکدارەکانی ئێران ئەمریکا چەکی پێشکەوتوو بۆ ڕۆژاوای کوردستان دەنێرێت. بەغدا داوای داهاتی ئەو نەوتەی لە ڕێی تانکەرەوە دەفرۆشرێت لە حکوومەت یارێم دەکات. سەرەڕای ئەوەی زیاتر لە 50 ڕۆژە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە، وەزارەتی دارایی هەرێم لە جیاتی بڵاوکردنەوەی لیستی موچەی مانگی حەوت ڕوونکردنەوەیەکی درێژی لەبارەی هۆکاری دواکەوتنی موچە بڵاو کردەوە. وەزارەتی دارایی هەرێم لە ڕوونکردنەوەکەیدا ڕایگەیاند پێشتر ئاگاداری وەزارەتی فیدراڵیمان کردووە کە پرۆسەی بایۆمەتری 100% بۆ موچەخۆران و خانەنشینان نەکراوە بە هەندێک هۆکاری جیاواز. وەزارەتی دارایی هەرێم دەژڵێت ڕاستە لە لیستی موچە ناوی دووبارەی فەرمانبەران هەیە، بەڵام ناوی دایک و تەمەنیان جیاوازە. جێی باسا وەزارەتی دارایی هەرێم داوای لە وەزارەتی دارایی فیدراڵی کردووە کێشەی موچەی ئەو فەرمانبەرانە چارەسەر بکات و نەبێتە هۆکارێک بۆ نەناردنی موچە. ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی بەڵگەیە لەسەرەوەی کە لیستی موچەی هەرێم گەندەڵی زۆری تێدایە کە بەهۆیەوە موچەخۆرانی ڕاستەقینە بوونەتە قوربانی. لەگەڵ بەردەوامبوونی هەڕەشە و مەترسی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران، ئەمریکا چەکی پێشکەوتوو لۆجستی بۆ ڕۆژاوای کوردستان ڕەوانە دەکات. وانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤڵاوی کردەوە هاوکات لەگەڵ هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و ئەمریکا چەکی پێشکەوتووی ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کردووە. ڕۆنیشی کردەوە کە نیشتنەوەی 7 فڕۆکەی بارهەڵگری سەربازیان تۆمار کردووە کە چەکی پێشکەوتوو سەربازیان لە دەوروبەری حەسەکە داگرتووە. ئەمە جگە لە داخیلبوونی 50 بارهەڵگری سەربازی لە هەرێمی کوردستانەوە بۆ ڕۆژاوای کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و لە ڕێگەی تانکەرەوە دەیفرۆشێت. بەغداش داوای تەواوی ئەو داهاتە لە هەرێم دەکات. باگوێرەی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی نەوتی عێراق بە نووسراوێک داوای داهاتی ئەو نەوتەی کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە بەرهەمی دەهێنێت و لە ڕێگەی تانکەرەوە دەیفرۆشێت. ستاندە نووزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.